هۆکارێکە زیاتر خۆشمێت ئەوەیە کە خێزانم لە سلێمانیان ناسی و سلااو لەبێت تۆم کاتۆ باش بەخێر بیت چیت هەیە بۆ یادی سلێمانی سلااو لە تۆش سەرەتا خۆتان بەخێر بن بۆ یادی سلێمانی من بە حکومێکە خۆم خەڵکی سلێمانیم و دانیشتوی سلێمانیم و هەر لە سلێمانی ژەدایک بووم سلێمانیم خۆشەوێت هۆکارێکە زیاتر خۆشمێت ئەوەیە کە خێزانم لە سلێمانیان ناسی و زیاتر لە دڵاشیرینە سلێمانی لای من خاڵێکتان نەکات بمێنن بۆ یەک لەگەڵ خێزان تا هاتووی بەڵە چیتان تاقی کردەوە خواردنەکان لێرە وەڵای خواردنەکان شتێکی هەر بابەتی کوردەواریمان تاقی کردەوە کە بابە و تر یا پراخە حیاتەکەەوە دەرە بابەتانێ باشە چ شتێکی خەڵکی سلێمانی زۆر بەلاوەجانە ڕێز و احترامەکەیان بڵێ تو نەڵێ لەناو سلێمانیا کورتپۆشیەک ماوە هەنی تۆخترە لە چاو شارەکانی ترا ئەوەی من دیومە تر نازانم